بکەینەوە کە بۆ جاری یەکەمە لە پێشەنگای کتێب و سەرچاوە کوردیەکان لە هەولێر یەکێک لە نووسەرە ڕۆژئاواییەکان کە ئەویش جاندۆستە نووسەری ڕۆژئاوای کوردستان ژمارەی کتێبی خۆی دوای چاپکردنیان بڵاوکردەوە و ناساندنی بۆ ژمارەیەکیشیان کرد بێگومان لە لێدوانێکە جاندۆست باسی لەوە کردووە لە کۆمەڵێک ڕۆمانی خۆی کە ماوەی ساڵانێکە سەرقاڵی نووسینیان بوو و لە پێشەنگای کتێب بۆ خوێنەر بەدوایە ئاگەڕێن. وتیشی بۆ منی نووسەر جێگەی دڵخۆشیە کە بەرهەمەکانم لە کتێبخانە و دامەزراوەکان ئەبینرێتەوە و ئەمەش پاڵپشتێکی گەورەیە بۆ بەردەوامبوونم لەسەر خوێندنەوە. دڵخۆشم یعنی چۆکە ئێمە نووسەر ئەو بازاری مەیە ئیجار ئەم تێن ڕۆژی ئیواژۆکردنێ خوێنەر دێن ماشەڵڵا کێفامەتێ خوێنەری گەنجن جوانن نەوەی تازەنە ینی مرۆڤ حەساب دەکە خوێنەری نەماوە یان کتێبی کوردی ئێدی کەس ناخوێنە ڕاست نییە خوێنەر هەنە زۆرن تێن کتێب دکردن دخوێنن بڕاستیژی دخوێنن نەک بەس کردینی کتێبە ئەو ژیتشێکی باشە کولتورێکی باشە کورد لە نێو کورداندا هەبێ پێشانگەی کتێبان هەبێ لە هەر شارێک دەبێ هەبێ لە هەورێر لە دهۆک لە زاخۆ سلێمانی کەلار بارزان ناوی چییە سۆران دەبێ هەر باژارێکی کوردی ساڵانە پێشانگەی کتێب هەبێ باکو ئەو بازاری کتێبی کوردی بازاری زمانی کوردی گەرم ببێ کو ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی جاندۆست نووسەری کوردی خەڵکی ڕۆژاوە بە گرنگی دەزانین کە گرنگی زیاتر بدرێ بە و نووسەرانەی کە لە بەشەکانی دیکەی کوردستان بە زانی ئەدەبی کوردی دەوڵەمەندتر دەکەن و ئێمەجوکو ئەرکێکی خۆمان وەکو ئەرکێکی ڕۆشنبیری ماوەی چەند ساڵێکە لەگەڵ نووسەری ناوبرا مامۆستا جاندۆست کارمان کردووە بەرهەمە وەرجێڕراوەکانیمان کۆ کردوەوە لە ناوەندەکە خۆمان و هەنگاو بە هەنگاو چاپمان کردو ئێستاکە نزیکە 9 کتێبی لەلای ئێمە چاپ وڵاو کراوە 6 کتێبی دیکەشی لەژێر چاپدا هەندێکیان چاپی دووبارەن و بەرهەمێکی تازەشی کە چاپ دەکرێتەوە و بەرهەمێکی دیکەش خەریکی ئامادەکردن و تەواوکردنی ئەویشان لە قۆناغی دواتر دەچێتە بواری وەرجێڕان و دواتر ئەویش هەر بۆ چاپ دەنێرین و بە هیوان کە ئەویش بە زووی بڵاو بێتەوە لە ناو خوێنەران.